بێگومان زۆرێک لە هونەرمەندە شێوە کارەکان بە تایبەتی کارەکانیان سنووری کوردستانی تێپەڕانەوە یەکێک لەو هونەرمەندانە هونەرمەندی شێوەکار زیرەک میرەیە کە لە ئێستادا دووهەمین کاری بەناوی لە چاوەڕوانیدا لا یەکێک لە وڵاتە ئەوروپیەکان لە مەراسیمێکدا بێگومان لە هۆڵندا بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان و کەسانی ئاسایش یەکێک لە کارەکانی نمایش کرا. Welkom, welkom. Ja, dat is mooi. Dank u wel. Wij dachten, we willen ook even dank u wel. Dank u wel voor jouw komen hier. Ja, dank je. Ik ben blij, ja. Goed dat je weer eens neemt. Ja, hij wist niet wie de burgemeester was. Ja. Hallo. Dag. En wat is jouw naam? Ja, je vrouw en de kinderen zijn hier ook. Ja, zeker. Ja. سڵاو و ڕێزم بۆ بەرنامەی کورسات مەگەزین و بۆ بینەرانی بەرنامەی کورسات مەگەزین. خۆشحاڵم جارێکی تر لەم کەناڵە عەزیزەوە دەرەکەوم. ئەمەوێت باس لە دوایین پرۆژەی خۆم بکەم کە ئەمە ئەبێتە دووەمین پرۆژەی قەبارە گەورەم لە وڵاتی هۆڵەندا بە ناوی چاوەڕوانی و پرۆژەی ڕابردووم کە لە 2019 پێشکەشم کرد بە قەباری 3 مەتر بەرزی بە ناوی ژن و ڤیۆلین. ئەمەوێت زیاتر جەخت لەسەر یاخود باس لەم پەیکەرم بکەم کە بە ناوی چاوەڕوانی یاخود لە چاوەڕوانیدا ئەم پەیکەرە زیاتر لە 8 مانگ کارم تیا کرد و بە قەباری 3 مەتر بەرزی کەرەستەی بەکارهاتوو تێیە ئاسن و ئیپۆکسی و مەڕمەڕی بچووک یاخود بەردی مەڕمەڕی بچووک لەگەڵ پاودەر برۆنزاتیا بەکارهاتبوو و پرۆژەکە بە سپۆنسەری شارەوانی فریسلاند یاخود هەرێمی فریسلاند یا شارەوانی سنەیک و لەگەڵ ئەزەسەی سنەیک کە تایبەتە بە کەمپێکی گەورەیە یا ئەتوانم بڵێم یەکێکە لە کەمپە گەورەکان کە لە وڵاتی هۆڵەندا کە زیاتر لە 7 بۆ 8 هەزار پەنابەر تێیە لە چاوەڕوانیدان. بۆیە ناوی پەیکەرەکەمان ناچاوەڕوانی و ئەگەر بە وردیش سەری فۆرمی پەیکەرەکە بکەیت دەقیقەن ئەو حاڵەتت بۆ دەرەکەوێت کاتێک کە کەسێک لە چاوەڕوانیدایە هەمیشە ئایا ئەکەوێت یا ناکەوێت ئەکەوێت یا ناکەوێت دەقیقەن ئەم فۆرمەم لە ئەم شێوازەم یاخود ئەم تعبیرم لە پەیکەرەکەیە جێبەجێ کردووە و هەردوو پەیکەرەکە معەلقن یاخود تەواو سابت نین لە کەوتن و نەکەوتنان و ئەوەی بۆ من زۆر گرنگ بوو زۆر جێگەی ڕەزامەندی هەموو ئەو ئامادەبوانە و زۆرێک لە ڕۆژنامەنووسان و هونەرمەندانی هەرێمی فریسلاند بوو. هیوادارم لە ئەم ساڵدا یاخود لە ساڵی ئایندەدا کە دەکاتە 2023 جارێکی تر پێتان شادبوو لەسەر نوێترین پرۆژەم بەڵام ئەمجارە لە هەرێمێکی تر ئەم جارە باس و خواز لەسەر دوایمین پرۆژەی ترمانەکەین.